ئەوش قمارێکی تراوشەوەی قماری نەوتەکەی کە نەوتیان دەرهێنا و وتیان ئابووری سەر بەخۆ دروستەکەین و ئەوە لە ڕاستیە چەندە لە مەلەفی نەوتەکە سەرکەوتوو بوون ئەوەندە لە مەلەفی غازەکەش سەرکەوتووە بن و بەتایبەتی مەلەفی غاز مەلەفێکی زۆر حساسترە بەتایبەتی یعنی غازی سروشتی یەکێکە لەو بەدیلانی کە بۆ نەوت هەیە ئێستا وەکو بەدیل بۆ نەوت سەیرەکرێەوە غازێکی سروشتی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و جیۆپۆلیتیکی وزە زیاتر ئێستا وردە پەیوەندیدارە بێ بە غاز وەک لە نەوت و ینی بۆ مەلەفی نەوت هەرێمی کوردستان لە دۆخێکی ئێجگار بەهێزتر بوو سەرکەوتوونە بوو بە دڵنیایی و بۆ مەلەفی غاز بەم شێوەیە زۆر شکست و خواردووترە بێت و هەندەی تر وابەستەیەکە بە تورکیاوە بۆیە ئەمە هەڵەیەکی کوشندەیە و خۆشبەختانە ناڕزایەتێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لەلایەن زۆرێک لە هێزە سیاسیەکان و ئەوەشی کە ئێستا ئاشکرا باسەکرێ من نازانم شتی تر لە ژێرەوە چییە بەڵام یەکێتی نیشتیمانیش ناڕزایەتی دەربڕیەوە بەرامبەر بەوەی کە بەو شێوەیە مەلەفی غاز ئیدارە بدرێ وەکو مەلەفی نەوت من نازانم لە دواییە چیەکەن بچووکە ئەزمونێکی تاڵمان لەگەڵ یەکێتی هەیە یەکێتی ینی هەمیشە لە دوجارەکانە دیسانەوە ڕۆشتووە لە پێناوی پاراستیانی دابشکردنی کێکەکە لەگەڵ پارتی ڕێککەوتەوە هیوادارین ئەم جارەوانە بێ و یەکێتی وەکو هێزێکی بەرپرسیار ڕێگر بێ لە بەردەمەوەی کە غازی ئەم ناوچەیە وەکو نەوتەکەی بخرێتە قمارەوە بەڵکو هەمومان پێویستە کات پێداگر بین لەسەرەوەی کە مەلەفی غاز لە هەرێمی کوردستان بکرێ بە مەلەفێک بۆ لێک نزیکردنەوەی هەرێمی کوردستان و عێراق و ئەم مەلەفە بە هاوبەشی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئیدارە بدرێ و عێراق وەکو دەوڵەت لە ئاستی نێودەوڵەتی خاوەنددارێتی لە مەلەفە بکات ئەو کاتە ڕەنگە سەرکەوتوانەتر بتوانرێ ئیدارەیە مەلەفە بدرێ و لەبری ئەوەی کە ببوورە لەبری ئەوەی کە وەکو نەوتەکە نەوت بنێڕێتە دەرەوە بە نرخی هەرزان $11 لە خوار نرخی جیهانیەوە بفرۆشرێ و بەشی زۆری پارەکە بۆ کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت بڕوە و خەڵکی کوردستان زۆر کەمتر سوودمەند بێ لە مەلەفی نەوت بە پێچەوانەوە مەلەفی غاز بکرێ بە مەلەفێکی لە سەرەتاوە بکرێ بە مەلەفێکی بەکارهێنانی بۆ خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان بۆ زیادکردنی کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی بۆ ماڵان و ینی کردنی بە سەرچاوی وزە و گەرمکردنەوە لە هەرێمی کوردستان بۆ پێشخستنی پیشەسازی لە هەرێمی کوردستان یعنی ئەوەندەی زۆر گرنگە یعنی کۆی ڕۆیاکە گۆڕانکاری بەسەرا بێت ڕۆیا بۆ نەوت و غاز لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرا بێت لە بریەوەی ببێ بە پارەیەک بۆ کۆمپانیەکانی نەوت و هەندێک لە دەسەڵاتداران نخبەی حکومڕان لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کەمترین سوودی لە بینەوە تا ئێستا نرخی نەوت لە سەر و $100 بەڵام بینی ئێستا ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو ئێمە لە مانگی چوارین هێشتا معاشی مانگی سێ بەتەواوەتی دابەش نەکراوە لە عێراق نەکەر معاشی مانگی 4 دابشکراوە مانگی 4 دابشکراوە نەک مانگی سێ بەڵکو 100,000 دیناری ژوک و هاوکاری بە خەڵک درراوە بۆیە گرنگە زۆر گرنگە ئەم مەلەفە لە بریەوەی کە بکرێ بە هینێک پارەیەک بۆ مافیاکانی سوڵتە لە هەرێمی کوردستان و بۆ کۆمپانیەکانی نەوت بکرێ بە سەرچاوی پێشخستنی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان و سەرچاوی پێشخستنی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان و سەرچاوی ڕێککەوتن لەگەڵ بەغدا لەسەر مەلەف بەدڵنیاییەوە خۆی یعنی لە زووە و دەستیان کردووم سەفقە و ئاڵوگۆڕە ماوەیەکی زۆر بوو طبعا ئەمە پلانێکی ئیقلیمیشە ئیمارات و ئەنەش بەشدارن تایە ئەو سەردانانی کە نێشیروان بارزانی و مەسوور بارزانیان کرد بۆ دەوڵەتەکانی خەلیج هەردیسانەوە پەیوەندی بۆ مەلەفەوە هەبوو و بۆ تورکیاش بە هەمان شێوە ئەمە زانیاریمان هەبوو سەبارەت بەمە بەڵام ئەمە ئاشکرا ناکرێت تا ئۆردۆغانە و کاتی کە لە ئۆکراین گەڕایەوە لەناو فڕۆکەکە باسی کرد کە نێچیروان بارزانی وەکو ئەوەی ئەو باسی کرد بوو سەرۆکی ئیداری باکووری عێراق ئەوە هینە بەڵێنی پێداوین کێشەی غازمان بۆ چارەسەر بکات یعنی سەیری کە ئەمانە چەندە خۆیان نەویەکەنەوە بۆ دەوڵەتێک کە ئامادە نییە تەنانەت دان بە قوارەکەشتا بنێ تورکیا ئامادە نییە دان بە قواری هەرێمی کوردستان بنێ قوارێکی دەستوریە
هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوری عێراق دانی پیاناوە ئامادە نین لەگەڵ عێراق ڕێکەون چەندە هاوارمان کرد یعنی ڕەنگە ئەوە بڵاومان کردەوە چەندە هاوارمان کرد پێشەوەی کە لە محکەمەی اتحادی قەرارێک دەربچێ سەبارەت بە مەلەفی نەوت و غاز لە هەرێمی کوردستان وەرن لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەون بە شێوەیەکی متەوازن بۆ ئیدارەدانی ئەو مەلەفە بەڵام بەگویان نەکردین و ئێستا هیوادارم پێشەوەی تورکیا و عێراق لەسەر مەلەفی محکەمەکەی پاریس ڕێککەون ئەمانە لەگەڵ حکوومەتی اتحادی ڕێککەون وەگەرنا دۆخیان زۆر خراپترە بێ لەمەی کە ئێستا هەیە بۆیە ینی وەکو باسمان کرد ینی ئەمە لە زووەوە کاری بۆکەن بۆ ئەوەی کە ئەمەش ببێ بە یەکێک لەسەر چاوەکانی تاوان لە ڕووی عسکریشەوە هەندێک هەنگاویان بۆ نابوو لەم ناوچەیە کە تا ئەستەبەری پێگیراوە و وەکو باسم کرد هێزەکانی تر بەرپرسیارەتیان هەیە و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی هەیە لەم قۆناغەیە لەوەی ڕێگر بێ لە بەردەمەوە یەکێتی ئەتوانێت ڕێگر بێ و خەڵک ئەتوانێت ڕێگر بێت نخبە ئەتوانن ڕێگر بن لە بەردەمەوەی کە مەلەفی غازیش ببێ بە ینی قمارێکی دۆڕاوی تری دەسەڵاتدارانی پارتی لەگەڵ ئەو